دیارە لە بەرەبەیانی ئەمڕۆ خوێنکارانی قۆناغی دوازدە ئامادەی لە سنووری قەزای ڕانی هاتوونەتە بەردەم پەروەردەی ڕانی ئەوان لێرە چەند داواکاریشانەیە کە گرنگترینیان کەمکردنەوەی مەنهەج و چەند داواکاریشی ترە. من دەمەوێت بچمە لای نوێنەری ئەم خوێنکارانەی کە ئەمڕۆ لێرن گەر پێمان بڵێت گرنگترین داواکاریەکانی ئێوە چیە بۆچی ئێوە لێرە گربوونەتەوە؟ بەڵێ سەرەتا بەناوی خوا بەخێراتتان دەکەین بەخێر بن سەرچاوات دیارە ئەمڕۆ مەوەکو خوێندکارانی ئیداری ڕاپەڕین گربوونەوەیەکمان ئەنجام داوە بە مەبەستی گەیانی چەند داواکاریەک بە بەڕێوەبەری پەروەردە و ئەوی لە زڵمی ئەویش بەرزی کاتەوە بۆ وەزارەتی پەروەردە. داواکاریەکانمان ئێمە کە پێشکەشمان کردووەیەک لە خاڵەکان کەمکردنەوەی مەنهەجی داوامە بە حکمیەوەی ئێمە ڕاستە ئەو ساڵ هیچ بایکۆتێک نەکراوە و خوێندن بەرداوامە، بەڵام خوێندکارانی ئەم ساڵمان بە حکمی ئەوەی کە لە ساڵانی پێشوو مەنهەجەکە تەواو نەکراوە تێگەیشتنیان ئاستی تێگەیشتنیان کەمە. هەر دەرسێک مامۆستا دەبێت 2000 بۆ 3000 بۆ خوێندکاری دووبارە بکاتەوە تاواکولی تێدەگا. ئەمە جوا دەکات کە سیستمی خوێندنی و تاواکردنی مەنهەجەکانمان بە شێوازێکی زۆر لەسەرخۆ بڕوە، کەمە جوا دەکات ئەمە ناتوانین مەنهەجەکانمان تاواکەین بە شێوازێکی زۆر باش. و یەکێکی تر لە خاڵەکانمان ئیمتیحانی 20ەکە و 60ەکەی مەکتەبەکەمانە ئەوە بەگشتی کە ئەمانە دەمان هەیە بکرێن بە هەڵبژاردن و نووسینەشی دەمێنێ لەبەر ئەوەی لە کۆتاییدا ئەمە ئیمتیحانی کۆتایی کە دەیکەین ئەزمونە گشتەکان وزاری هەمووی هەڵبژارنە بۆیە نووسین هیچ سوودێک بەمە ناگەێنێ، بەڵام داواکاری سەرەکی ئێمە کەمکردنەوەی مەنهەجەکەیە وەکو کە باسم کرد لەبەرەوەی لە ساڵانی پێشوو مەنهەجی پۆلی 11 تەواو نەکراوە بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە یاخود بایکۆتی مامۆستایانەوە، بۆیە خوێنی ئەو ساڵ بۆ تەلەبە و ئاستی تێگەیشتنی تەلەبە زۆر کەمە و لاوازیشە. ئەگەر داواکاریەکانتان جێبەجێ نەکرێت بەردەوام دەبن لە ماڵوەسانتان. ئێمە وەکو خوێندکارانی ئیداری ڕاپەڕین ئەو ڕۆگربوونەوەمان ئەنجام داوە تەماشای وەعزەکەی دەکەین، بزانین ئەگەر بڕیارەکانمان گوێیان لێ بژیرێ و بزانین وەڵاممان دەدرێتەوە ئەوە باشە و مەش کۆتایی بە خۆپیشاندانەکانمان دێنین، بەڵام ئەگەر بزانین داواکاریەکانمان جێبەجێ ناکرێت و هیچ حیساب بۆ ئەو داواکاریانی خوێندکاران ناکەن کە لە سنوورەکەمان داوامان کردووە ئەوەمە بەردەوام لە خۆپیشاندان بیناسینەوە هۆڵەکانی خوێندن. بەڵێ ئەوەی کە جێویستی بوون ئەمە گرنگترین داواکاریەکانی ئەم خوێندکارانەیە کە لێر لە بەردەم پەروەردەی ڕانە گربوونەوەیان ئەنجام داوان دەڵێن ئەگەر داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت بەردەوام دەبن لەسەر هەڵوێستەکانیان و ناسنەوە بۆ هۆڵەکانی خوێندن.